بۆ ئێمە بتوانین هەم خەڵک زامنی ئەوەی بکاتن کە بەنزینەکەی بەبەردەکەوێتن هەمیش ئەو سڕێ نەمێنێتن کاتژمێرەکان درێژ بکەینەوە لە زیاتیەوەی بە 7 ساعت 8 ساعت بەنزینەکە دابش بکرێتن کۆبوونێک دابین بکەین لە لیژنەی سوتەمەنی کە بەو کارە هەڵدەستێتن ساعتەکان درێژ بکەینەوە بۆ 2 ڕۆژ یان زیاتریش بۆ ئەوەی خەڵکێک کە کۆبوونەکەی هەیە بەنزینەکەی بۆ دابین دەکرێتن بتوانێتن لە خلالی 2 ڕۆژ ئەو بڕە بەنزینێکە بۆ دابین کرایە بتوانی وەری بگریتن لێرانە میکانیزمێکمان ئیش لەسەر کردو بۆ ئەوەی خەڵکێک بۆ نمونە لە هەفتەیەک تەنها یەک جار کۆبوونی ئەو بەنزینە وەربگرێتن بۆ ئەوەی مەجال بۆ خەڵکە بڕەخسێتن ئەوانش بتوانن سوود لەو بەنزینە وەربگرن ئەو کۆبوونێکە بۆ یەک هەفتە دەتوانی بەکاری بینێتن بۆ هەفتەی دابێتن دەبێ ڕابوەستێتن تا هەفتەی دابێتن نەک ڕۆژانە ئەو کۆبوونی وەربگرێتن بابەتی دووەم کە دراسەمان کردووە بابەتی سیارەکانی ئۆتۆمبیلەکانی هاتوچۆیەوانی کە خەڵک دەگوازنەوە تەکسیەکان و پاسەکان بۆ ئەوەی نرخ لەسەر هاوڵاتیان گران نەبێ بڕیارمان داوە کە ئیستیسنا بۆوانە بکرێتن و هەم حسەکەیان زیادی بکرێتن و هەمیش بتوانن بە ئاسانی ئەو بڕە بەنزینەی کە وەری دەگرن بیاگاتە دەستیان بۆ ئەوەی نرخ لەسەر گواستنەوە زیاد نەبێت